ئاماری ساڵی 21 بۆ باس کردن کە حکوومەتی عێراق ئەنجامیدا بەر لەوانیش حکوومەتی تورکیا ئامارێکی ئەنجامدا حکوومەتی بریتانیش خۆی ئامارێکی ئەنجامدا یعنی ئەوەی حکوومەتی عێراق تاوانێکی زۆر نزیکە لە ڕاستیەوە بۆچی حکوومەتی عێراق ینی با بڵێن گرێوی لەسەر هەمووان ئەکرد گرێوی لەسەر کەکاتەیەکی تەنها ئەکرد یعنی ئەگەر بەهاتایە لە خەڵکەکە عەیان وایە با بڵێن لایەنگیری لایەکەکە ئەوە ئەوسا ئەو ڕەنە ئەو لایەنە چونکە مەسەلەیەک لە عێراق بوو یا بچێنرێ بە حکوومەتی عێراقی تازە پێکێنرا و دەوڵەتی عێراق کە لە هەردوو ویلایەتی بڵێن بەسڵە و بەغدا پێکێنرا بوو یا ئەوەتانیە تورکیا داوای ئەکەوە بگەڕێتەوە و تورکیا بیبەستێتەوە بەخۆیەوە یا کوردیش و سەرانی کوردیش داوای هیمیان نەکرد دەوڵەتیان نەکرد لەم سێحەدەیە بریتانیا وای پێچاک بوو کە بچێنرێ بە عێراقەوە یعنی ئەو زانیاریە وی هەبوو سەرچاوەکانی نەوت مەسەلە لە کەرکووکە یعنی ئەمە یەکێکە لە هۆکارەکان بەڵام هۆکارێکی سەرەکیە یەکێک لە سەرچاوەکانی نەوتی کەرکووک لە مەخمورەوە لە بابڵین لە داقووقەوە تا مەخمورە با لە سنووری کەرکووکەوە یەک حوزەکە ئەمە هەمووی یعنی هەموو ئەم زانیاریانە لای ئەوان هەبوو سەرژمێرێکەیان ئەنجامدا لە هەستێ سەرژمێرەکەیە کورد زۆرینەی هەلە زۆر بووە لە سەرژمێرەکەی حکوومەتی عێراقا کە زیاتر جێی متمانەیە چونکە بۆ نمونە بە هەزاران دەیان هەزار مەسیحی هەبووە بۆ نمونە 61336 مەسیحی هەبووە لە راپۆرتی تورکیا لە سەرژمێرەکەی تورکیا سەفر دانراوە تورکیا جوولەکەی زیاد کردووە توخمانی زیاد کردووە بۆ مڕاهەنەی لەسەر ئەمان کردووە عەرەبی سونی زیاد کردووە هەروەها دێتەوە بریتانیاش زیاتر مڕاهەنەی لەسەر عەرەبی سونە کردووە بە پێی سەرژمێرەکەی حکوومەتی عێراق کە کۆی دانیشتوانەکە کە کۆی دانیشتوانی ویلایەتی مووسڵ لە سەرەتای ساڵی 21ەکە 799,090 کەس بووە 524,263 کورد بوو بە یەزیدیەکانەوە واتە 65.11 دانیشتوانەکە کورد بووە بە پێی سەرژمێری حکوومەتی عێراق بە ئەوانی تریشتان پێ بڵێم جوولەکە لە ئیحسای عێراقیە 11,997 کەس بووە لەوی بریتانیا 16,865 کەس بووە لەوی تورکە بەقەت هەردووشیان زیاتر بووە 31,000 کەس بووە بەپێی تورکەکان بەپێی راپۆرتی تورکەکان ویلایەتەکە هەمووی 503,000 کەس بووە بەپێی عێراق وتمان 799,090 کەس بووە دیوای کەرکووک بە ئامارێکی دیوای کەرکووک چشتان پێ بڵێین دیوای کەرکووک بەپێی ئاماری عێراق 35,250 کەس بوون عەرەب ئەکاتە 32.22 لە سەدا لەسەر ئاستی دیوان لەسەر ئاستی ویلایەتی مووسڵ 166,941 کەس بوون ڕێژەکە کەم ئەکاتەوە ئەکاتە 20.89 لە سەدای تێکڕای دانیشتوانی ویلایەتی مووسڵ کە 799,090 کەس بوو تورکمان هەر بەپێی ئەمەی کە باسی یەکەم هەمووی ئامار و سەرژمێری عێراقیەکەیە تورکمان 26,100 کەس بوون کە ڕێژەی سەدیان ئەکاتە 24 لە سەدا لەسەر ئاستی کەرکووک بەڵام لەسەر ئاستی ویلایەتی مووسڵ ژمارەکەیان 38,652 کەس بووە کە ڕێژەکەیان ئەکاتە 4.84 لە سەدا واتە لە 5 لە سەدا لە کەمتر بوون مەسیحیەکان لە ویلایەتی مووسڵ لە کەرکووکە لە سەرژمێری عێراقیەکەیە بوونیان نییە من ئەوەم زۆر پێسەیرە جوولەکەش بوونی نییە لە کاتێکا هەبوونە لە مەسیحیەکان لەسەر ئاستی ویلایەتی مووسڵ 61,336 کەس بوونە جوولەکەکانیش 11,897 کەس بوونە مەسیحیەکان ڕێژەیان 7.67 واتە دوو هێندەی تورکمان بوون لەسەر ئاستی ویلایەتی مووسڵ جوولەکەکانیش ڕێژەکەیان 1.9 کەمترە 1.4
حسم كردی ئەمەدی ساڵی 21 ومەتی عێراق لە 21 دەستی پێ کردووە لە سەرەتای 22 تەواوی کردووە بۆ هەموو ناوچەیەک من شتێکیشتان پێ بڵێم بۆ ئەوەی کەس ئەم ژمارانە زۆر زانستی و زۆر پستن بۆی کەس گلەیمان لێ نەکات من چی کردووە 7,000 کۆچەری هەیە بێگومان کۆچەری لە ویلایەتی مووسڵات چی کوردن زۆرینەیان کوردن عەرەب شێوەیەکیا بێگومان تایەتی بەڵام زۆرینەی کوردە من هەموو هەڵگرتووە بۆی خەڵک نەرێ من چۆن دابەشی بکەم هەڵم گرتووە بۆ ئەوەی ژمارەکان دروست دەربچین پێش ویلایەتی مووسڵ یعنی ئێوە لەوە ئەگەڕن کە ئەم ویلایەتە ئەم ناوچەیە شارە چی بوو چۆن بووە گەڕیدەیەک ڕاستتر گەڕیدە نەبووە ئەندازیارێکی رووس بە ڕەگەز ئەرمەنی ناوی جۆزێف جێرنیک بووە لە ساڵی 1932 سێ جار هاتووەتە ئەم شارە بە ئامانجی پرۆژەیەکی زۆر گەورە هاتووە لە چۆمان و حاجی ئۆمەران و ئێران و ئەمانەوە لە سەردەمی ئیمپراتۆریەتی یعنی قەیسەریە رووسیا بەڵام هاتووەتە ئێرە سەرچینەیەکی خەڵکی کەرکووکی کردووە خەمڵانیوێتی بە 12 تا 15,000 کەس بەڵام لەوە گەڕاوە پلەی کردووە بتر لە چ خێزانی ئەرمەنی هیچ ڕەگەزێکی تر لە کەرکووکان نە عەرەب نە تورکمان نە ئاشوری نەکردە لە ساڵی 1935 ئەم بابەتەی لە بەشی قەفقاسی مەوسوعەی ڕووسی بڵاو کردوێتە مەوسوعەی ڕووسی مەلەکیە ڕووسی بڵاو کردوێتەوە پاش ئەو لە ساڵی 1996 بابەتەکەی بڵاو کردوێتەوە لە چەنە هاتووە یعنی چەند ساڵی 3-4 ساڵ 5 ساڵ پێشەوە ڕەگاتێ ڕەنە 1992 کاتێ شەمسەدین سامی کە بڵین عەلامەیە هاتووەتە ئێرە بە ڕەگەز تورکە ئەو سەرژمێریە کردوێتی زۆر بووە دانیشتوانی کەرکووک بە پێی سەرژمێریەکەی ئەو 30,000 کەس بوو 22,500 یان کورد بوون طبعا سەرژمێریەکی کردووە دەستگا و دامەزراوەکان کتێبخانەکان قوتابخانەکان مزگەوت و تەرکیە خانەقان هەموو شتێکی خسۆتە ئەو سەرژمێری و ئەو داتایەوە دانیشتوانی کەرکووکی بە 30,000 کەس هەمڵاندووە 22,500 بە کورد داناوە تا 75% 760 بە جوولەکە داناوە ئەو بکوێتی ئیسرائیلی بە ئیسرائیلی ناوی بردوون ڕێژەکەیان ئەکاتە 2.533 یعنی بۆی زۆر بەوردی کردانەکان 460 کەس بوون کە ڕێژەکەیان هەر بۆیە ئەڵەن لە 57 چۆن مەسەلە لێرەکیدانی و ئاشوری نەبووە لە سەدەی 19 هەبووە 460 کەس بوون 1.53 لە سەدا ڕێژەکەیان عەرەب تورک و ئاشوری بە تێکرا گوتووە 6,280 کەس بوون ڕێژەکەیان ئەکاتە 20.93 واتە کورد بە تەنها 3 هێندەی هەمووان بووە ئەمە لە قاموسی ئەعلامە کە لە ساڵی 1996 لە 3,314 کۆچی لە ئەستەمبول بڵاو کراوەتەوە سەرژمێریەکیش کراوە لە 880ەکە تایبەت بەوەی کە چەند موسڵمان هەیە و چەند مەسیحی هەڵەنە زۆر نەبێت جێی بایەخی لێم نەبێت ئەوەی 21-24 بە این باسی بکەین لەسەر ئاستی کەرکووک 35,150 عەرەب هەبووە ڕێژەکەیان 32.32 بووە ئینشاڵڵا ئەمانە ناوتان تۆمار دیکەنەکانیش شمارەی مۆبایلەکانتان هەندێک شتان بۆ ئێرن بە لەسەر واتساپ یا ڤایبەر یا شتێکی تر بەڵام ئەمە ئینشاڵڵا هینە پرۆژەی کتێبێکی ئایدەیە ئینشاڵڵا لەم ساڵە چاپی ئەەکەم و هەر ئامادەبوو بە ئامادەبووی لە ئێوە کۆپی خۆی هەیە ئینشاڵڵا ئەوە ئەگەر تەمەن باقی بێ ئەوە بەڵێن تورکمان لەسەر ئاستی هیوای کەرکووک 26,100 کەس بوون ڕێژەکەیان 24% کورد 47,500 کەس بوون ڕێژەکەیان 43.68 یعنی شتێک لە نیوە کەمتر تا ڕادەیەک دوو ئەوەنەی
هەردوو شان تا ڕادێ دوو ئەوەنەی تورکمان بووە ئەوەنە نیوێکی لە ئاسی لیوان أكو أستاذ يعني أكو كي بس يعني ما بس تركمان هكذا وكركوكا ئەمە باسی ناو کەرکووکمان ئەمە لیوای کردن نه ئەمە لیوای کردن ئێمە چونکە ئەمەمان سەرژمێریەمان ویلایەتی مووسڵە ناو کەرکووکی جیان نەکردوێتەوە حەزەکەم بە سەر شتانە لێبی مووسن دوایی ئەمە قەزا و ناحێ و لادێکانیشە لیوای کردن بۆ ئەمە ساڵی 2022 ئەنجام درا حکوومەتی عێراق ئەنجامی داوە ئیمکانێتیەوە نەبووە بۆ مشتە جیا بکاتەوە لەسەر ئاستی کەرکووک عەرەب 35950 کەس بوون ئەو کات لیوا بووە هێشتا نەژبووەتە لیوایەکی عێراقی یعنی سنجەق بووە تا ساڵی 1979 پێتەختی ویلایەتی شارە سوور کەرکووک بووە تەنانەت ناویان ناو لە 1979 گوێزراوەتەوە بۆ شاری مووسڵ تورکمان 26100 کەس بوون ڕێژەکان 24 لە سەداەکە کورد 47500 بوون ڕێژەکەیان 43 لە سەد لەسەر ویلایەتی وی مووسڵ لەسەر ئاستی ویلایەتی مووسڵ عەرەب 166941 کەس بوون لە 21 لە سەدا کەمتر بوون ڕێژەکەیان 20 لە سەدا 20.89 لە سەدا بووە کورد تورکمان 38625 کەس بوون لەسەر ئاستی ویلایەتی مووسڵ ڕێژەکەیان 4.84 بووە لە سەدا کورد طبعا بە یەزیدیەکانیشەوە یەزیدی بێگومان کوردە وەکو ڕەحمەتی مام جەلال ئەڵێ وهم كرد أقحاح چونکە ئەویش شتێکی بڵاو کردوێتەوە بە زمانی عەرەبی لەم بارەیەوە یەزیدیەکان لەگەڵ ئەو دوای ئیندا 226264 کەس بوون کە ڕێژیان 65.11 لە سەدا ئەکا مەسیحیەکان لەسەر ئاستی ویلایەتی مووسڵ 61336 کەس بوون کە ڕێژەکەیان 7.67 لە سەدا ئەکا واتە ئەمانیش تورکمان تقریبا هاتی تورکمان لە ویلایەتەیە بوونیان هەبووە جوو 11898 کەس حەوت کەس بوون ڕێژەکەیان 1.49 ئەکا جیام کردوتەوە ئەمەتان بۆ نێر ئینشاڵڵا لایەن یعنی سەرچاوی راپۆرتی فەرمی عێراق راپۆرتی بەریتانی راپۆرتی تورکیە ئەمانە هەموو فەرموین وەدراونەتە لیژنەی عوسبەی ئومەم بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی ویلایەتی مووسڵ نامەوێت بچمە ئەو بە حەزەکەم لێرە تەنها باس لە ژمارە و ئامار بکەم بەڵام ناچاریشی بۆ حەسبکردنی مەسیری ویلایەتی مووسڵ بەنابراوەتە بەر کۆمەڵەی نەتەوەکان عوسبەت الئومەم لیگس ئۆف نیشن چونکە چ عێراق بە بەریتانیاوە چ تورکیا مانوو شەکەت بوون لە تازە لە جەنگ دەرچوون توانای شەڕێکی تریان نەبوو ئەچینە بە شەڕ حەسمیانە کرد بەڵام لە تەمووزی 1970 بریتانیەکان هاتنە ئێرەوە پێشەوەی ئەو مەسیرە حەسەن بەردێ هاتنە ناو کەرکووکەوە راپۆرتی فەرمی عێراق ئەمەی کە ئێڵێم ڕێژەی سەدیە کورد 65.11 عەرەب 20.89 تورک بۆ ئەڵێم تورک چونکە لەوێ تورک نووسراوە 4.84 مەسیحەکان 7.67 جوو 1.49 کۆی کەرەوە 100 لە سەدەکان راپۆرتی بریتانی کە ئەڵێم لە هەمووانە کورد زۆرینەیە بە پێی راپۆرتی بریتانی کوردان 57.89 عەرەب 23.65 واتە بەریتانیەکان عەرەبیان بە لە عەرەب خۆیان لە حکوومەتی عێراقی عەرەبی زیاتر داناوە 23.65 لە کاتێکە لە حکوومەتی عێراقی 20.89 بووە تورک 8.39 ئەمیش تورکی زۆر کردووە مجاملەی تورکمانیشی کردووە ئەڵێ لە شوێنێکە ئەڵێ ویلایەت بۆ حەسمکردنی ویلایەتی مەسڵی ویلایەتی مووسڵ پێویستمان بە ریفراندۆم نییە ئەڵێ عەرەب هەموو لەگەڵ حکوومەتی عەرەبیایە لە خۆیانە ئەڵێ تورکمانیش مکرم معززن هەر بەم نەسڵە یعنی ئەمە وەسایەتی بریتانی ئارنۆڵد و کۆمەڵێکی تر قسانە ئەکەن ئەڵێ تورکمانیش معزز و مکرم و هەر معزز و مکرمیش دەمێننەوە و دەلیلیش وایە چونکە کە حکوومەتیش هات هینی بریتانیەکان هاتن هینیان ئیلا نەکردەوە یعنی تا 57 حکوومەتی عێراقی حکوومەتێکی تابع بە هین بریتانیا ئەمانیش
خوێنی توخمانیان میکانە کردەوە کوردیش کردە و کۆشەیەوە بوو معارفی کوردی لە کوردیدا مەسلێنێ ناکرا والحاصل ئەڵێ کوردیش پێویست ناکە ڕایەوە کوردی هەر بەنەس ئەڵێ کورد نەخوێنەوە زۆر بەیان بۆ نەزانیش وێ پێویستمان بەڕایەوەشیە وێ مەسیری ویلایەتی مووسڵ هەروەی درێتە پاڵ عێراق بە پێی راپۆرتی بریتانی وتمان کورد 57.89 چەند کەمی کردوێتەوە هەردێشتا 57.89 لە هەمووان زیاتر بۆ بەتەنیا 23.65 بۆ عەرەب 8.39 بۆ تورک 7.92 بۆ مەسیحی 2.14 بۆ جوو خۆی کەرەوە 99.99 دەسەڵاتەکە راپۆرتی تورکی کوردی نەختێکە پیش کردوێتەوە هێشتا کورد 56 پۆین دەرچووە 56 پۆین شتێک یعنی 3% عەرەب 8.59 راپۆرتی تورکی بۆ تورک کردوێتە 29.22 مەسیحی هەڵگرتووە چونکە مەسبەحەی ئەرمەنی ئەنجام داوە لە مەسیحی ئەترسێت و دەنگ بۆ هین نادا بۆ چوونە پاڵ ئەوە نادا جووەکانیشی زۆر کردووە 6.16 خۆی کەرەوە 100% دەرەجە لە داتای تورکی مەسیحی نە لە ویلایەتی مووسڵ نە لە ریوای کردبوونی نییە تورکەکان ژمارەی کوردیان کەم کردوێتەوە لە بەرامبەردا ژمارەی تورکیان 600% بەرامبەر بە داتا فەرمی عێراقیەکە زیاد کردووە 600% یعنی کەڕەتی 6یان کردووە هەروەها تورکەکان ژمارەی جویان تر لە 400% بەرامبەر بە عێراق و نزیکەی 300% بەرامبەر بە بریتانیەکان زیاد کردووە بەپێی ئاماری فەرمی عێراق نەجوو نەمەسیحی لە کەرکوو بوونیان نییە ئەمەش جێی سەرسوڕمان و پرسیار ئەمە ئەو سەرژمێری کە پێش دروستبوونی دەوڵەتی عێراق بەم فۆرمەی ئێستایەوە ئەمە بووکە ئەنجام درا وەلایەکانی ئەمە وەلایەکانی هەوڵەکانی بریتانیا لە کۆڵی نەتەوەکان عێراق درایە پار ینی ویلایەتی مووسڵ درایە پاڵ عێراق بێ ڕاپرسی خەڵکیەکەی و بێ ڕەزامەندیات دیواکانی کوردیش لە دووتی و چەندێڕێکە مەسەلەن لە مادەکانی 61 و 63 سیبەردا ڕێژدا بەڵام هیچی نەهاتدی سەرژمێری دووهەم یعنی حکوومەت بە پەلەپەل ساڵێک پاش خستنە پاڵی ویلایەتی مووسڵ عەرەب بەڵێ ضەم پاش ضەمی پاش لکاندنی ویلایەتی مووسڵ بە حکوومەتی تازە پێکاتوی عێراق لە هەردوو ویلایەتی بەغدا و بەسڕەوە سەرژمێریەکی ئەنجامدا بەڵام کەمپۆڕی ئەم سەرژمێریە ئەوە بوو ئەم سەرژمێریە چۆن ئەنجامدا لە ڕێی دەستەوە دەستەکان هەیئاتی پێڵن لە مزگەوت و مەکتەب و تەکشێ و خانەقا و فەرمانگەکان دانیشتن موختارەکان ئەچوون سەرۆکی خێزانەکانیان دەهێنا ئەو دەستەیە شتی پێبوو ستری پێبوو زانیاری لێوەرەگرت بێگومان ئەم زانیاریانە ڕاستی دروست نابن نەخەڵک ڕاستی دروستی ئەڵێ ناوانی شکانی ئەو پەرۆشە بوون ئامانج لەم سەرژمێریە چی بووە یەک سەربازگیری دوو باج ئەو دوو ئامانجە سەرەکی هەبووە بەپێی سەرژمێری ساڵی 1927 دانیشتوانی عێراق 2,968,054 کەس بوون ئەمە فەرمانبەرە ئیدارەکانیش وایان خەمڵانوە کە ینی ژمارەکە لەوە زیاترە لە 1934 دەستکرایەوە بە سەرژمێری طبعاً ئەوە نەبوو ڕۆژێک دیاری بکرێت بۆ سەرژمێری لە ڕۆژەکە ئەنجام بدرێت بەڵکو ماوەیەکی زۆری ئەخایان تەنانەت لە 34 کە دەست پێکرا تەواو نەکرا لە 35 بەردەوام تەنها سەرۆک خێزانەکان بە هەمان شێوە لەلایەن قوتارەکان و بامەکران زانیاریان لێوەرەگیرا ئەمە لە ئەیلولی ئەو ساڵە دەستی پێکرد تا تشرینی یەکەمی خایەن مانگی 8 و 9 و 10 و 11 مانگی 8 و 9 و 10 ئەم وەکوتمان ئەمەیان بە مەبەستی ئەوە بوو تەسکەرە بە خەڵکەکە تەسکەرە کە پێڵەن دەفتەر نفوسیان و هەروەها سەربازگیری و هەروەها بەنیازیەوە بوون هەڵبژاردن ئەنجام بدەن داتای سەرژمێریان لابێت سەرژمێری باڵێن بۆ هەڵبژاردن و بۆی ئێستا باسەکرێت قاعیدەی بەیانات و تازە نەکراوە بۆ تەقدیس نەکراوە ئەم سەرژمێریەش کەمپوڕی زۆر بووە یەکەم
تەنها لە خشتی ئاماری زۆر سادەدا بۆ لێن کراوە زانیاری دروست و زانیاری گرنگ و حەیوی گێوەرنەیژیاوە زانیاریەکان خۆیان کەمەخۆر بوون بۆیە لە ساڵی 35 دەستکرایەوە بە سەرژمێری و تۆمارکردنی ئەوانەی کە لە سەرژمێری ساڵی 34 دواکەوتبوون کە پیانە وتن متەخەلیف تەنانەت ئەم سەرژمێریە لەگەڵ هەموو کەمکوڕیەکە لەگەڵ هەموو ناتەواویەکە تا ڕۆژی 22 دەی 55 کاری پێکرا کە داتای کرد لە بەردەستانە تا ئەو ڕۆژە چەند 47 بۆ ڕەنگە تا 47 تا ئەو کاتە زۆری ئەخایان تا ئەگەیشتە ئەنجامەکان ماوەیەکی زۆر یعنی کۆمپیوتەر نەبوو خەڵکی شارەزا نەبوو ئەم بەرنامەیان نەبوو کە مەسەلەن بەرنامەی تایبەت بە ئامار سیسکۆ و نازانین چی و چی و ئەکسەل و ئەکسێس و گەلێشتی تر ئەمانە نەبوو بە پێی سەرژمێرەکەی ساڵی 47 دانیشتوانی عێراق 3,112,173 کەس بوون 1,636,636,056 نێر بوون 1,577,577 نێر بوون ئەمە جێی گلەی و توانجە ئەڵێن چۆن مێیەکان لە نێرەکان زیاتر بوون ئەڵێ ئەمە ئەگەرەوە بۆ فێڵە خەڵک زیاتر چونکە تەمویل لە ئاراب بووە خەڵک زیاتر مێی تۆمار فێڵەکە لە نێر لە ڕێگەزی مێ بۆ چونکە ئەگەر بڵێ نێرونایی بدات چییە کرێن با نەکرێت بۆ سەربازگیری یعنی ڕەنگە ئەو بودجێ هینی بکەوێتە سەر باجی بکەوێتە سەر ئەو باجی نەکەوێتە سەر نادروست بوو سەراپاگیر نەبوو بۆ نمونە لە شار دەوروبەرە ئەنجامیاندا لە لادیەکان کۆمەڵی خەڵکیان ناردبوو ئەگەر بە ئیسلاحەتی خۆی مەسەلەن ئەم ماڵ و ئەو دێش ماڵێک لێرێ و ماڵێکی تر 2 کیلۆمەتر دوورە لەو ئەوی تر 500 مەتر و ئەوی تر یعنی بۆیە هەروەها زنگاوەکانیش زۆر شوێن ئەمانە نەیگەشت وەرنەتێ نەحەس و تەرکیم هەر نەبووە پاش ئەوەی کە ژمارەکانی ساڵی 1935 خرایە سەر ژمارەکانی ساڵی 1934 کە 3,213,173 کەس بوو بە 3,380,533 کەس ئەمە لە ساڵی 1935 ئەمە یەکێک لە زاناکانی ئامار دکتۆر حوسێن زەینی کە مامۆستایەکی پایەبەرزی ئامارە و کتێبی هەیە بە تایبەت مختصە بە ئاماری دانیشتوان ئەڵێ من ئەمەم لاپەسەندترە لە ساڵی 42 هەڵسان خەمڵانیان کرد ئەمە ئەیشمان بەڕێکدەست 24,34,35 بەڕێکدەست لە 42 خەمڵانی کراوە گەرێک کەس ینی ڕەنگە ئاگای لەم خەمڵانە نەبێت پێویستیان پێ بۆ بزانن ئەمە داکەکانی خستۆتە سەر سجلەکان بۆ نفوس زیاد کراوە و نفوسی تازە بەپێی ئەمە ینی خەڵکە بۆ هاتوو داوای نفوسی کرد لەوێیان نەبووە ئەبەمە ئەم تقدیریان کردووە دانیشتوانی عێراقیان داناوە بە 4,600 کەس سەرژمێری ساڵی 47 بۆ ئەم پرۆسە مەزنە پرۆسەیەکی گەورەیە پرۆسەی سەرژمێری کە لە ناوەڕاستی سەدەی 20ەمە ئەنجامدرا یەک لەشکرد سوپایەک فەرمانبەریان دەکەن 24,451 کەسیان دەرخان کرد بۆ عێراقێکی 3 ملیۆنی ئەم فەرمانبەرانە دابەش بوون بەسەر ئەم بڵین سنفانەیە بژمێر عەددان چاودێر مشریف چاودێر مراقیبە سەرپەرشتیار مشریف پشکنەر وردبی مدقق و مشریف و نازانم پشکنەر مفتش مشرفی شەیە و مفتیش شەیە سەرپەرشتیار مشریف تێچووی ئەم پرۆسەیە 160,000 دیناری عێراقی داتاکان 6 ساڵ ئیشیان لەسەر کرا بۆ ئەوەی کۆلێک بکرێن ڕۆژی تا ڕۆژی لە ڕۆژی ئەنجامدانی سەرژمێرێکەوە تا ڕۆژی 15 ئابی ساڵی 1953
کاری پێکرا و لەبەر کەموکوڕی و ناسەراپاگیری یعنی سەراپاگیر نەبوو هەمان شت نەگەیشتونەتە سووداوەکان هەمان شت لادیەکان کوێستانەکان کۆچەریەکانیان تۆمار نەکردووە بۆیە ئەم سەرژمێریەش پوچەڵ کرایەوە وەک وتمان لەبەر ئەوە تا ساڵی 1955 کار بە سەرژمێری ساڵی 1934 لەو ساڵەیە تەواو ڕاگیرا و پشت بە تۆمارەکان 47 بەسترا تا ڕاگەیاندنی ئەنجامەکانی سەرژمێری 57 بە پێی ئەم سەرژمێریە واتە سەرژمێری 47 دانیشتوانی عێراق ینی ملیۆنێک کەس زیادی کردووە لە 9 ساڵە لە 9 ساڵە لە 35ەوە بۆ 47 لە 12 ساڵە ملیۆنێ زیادی ینی بۆ بە باس دەکەم ینی ئەم زیادبوونەی ئێستا شتێکی زۆر سەرسوورمانە واضحە ینی ئەمە چۆن ینی لەم هەموو شتە خەوتووە لەم هەموو شتە مەبەستن سیاسیەکانی کوردە دەسەڵاتدارانی کوردی کار بەدەستانی کوردە بە پێی ئەم سەرژمێریە دانیشتوانی عێراق 4 ملیۆن و 816,185 کەس بوون نێینە 300,000 لە نێرینە زیاتر من ئەمە بە معقول دەزانم چونکە تازە عێراق لە جەنگی جیهانی یعنی هەموو دنیا لە جەنگی جیهانی عێراقیش بەشێک بۆ لەو پرۆسەیە مەسەلەن سەربازگیری کراوە چونکە دەوڵەتی عوسمانی خەڵکی کردووە خەڵکێکی زۆر لە جەنگی یەکەم و دووەمی شاکوشاوە دواتریش یعنی عێراق لایەنگری هین بووە بریتانیا بووە بۆیە تەسەورم وایە ئەمە ڕاست بێت 300,000 زیاتر بووە ئەگەر هینی شەبێت هەڵەشەبێ هەڵەیش هەڵسەنگاندنی ئەم سەرژمێری ساڵی 47 بە هەمان شێوە لادێ و گوندەکان کۆچەری و جاریەکانی عێراق لە دەرەوەی وڵات ئەمانە نەکراون مەشمول نەبوونە ئەوانەی دەرەوە و دوورە وڵات پۆرای پێڵەن چونکە یەک کەم شارەزایی هەبووە لە بواری سەرژمێریە لەسەر بنەمای نەشر یا ئوسوڵ و ڕێبازی ئەنجامدانی زیاتر ئەمانیش پەنایان بۆ هەرچەند شنیان هەبووە چوونەتە شماڵەکان و گەڕاون بەڵام لە لادیەکان و لە شۆڕ لە دەستەکان بە شێوەی تیم کردویانە تیمیش ئەوەیە کە خەڵک خۆی بێزانیاری بدا نەگەێت خەڵک خۆی دێ خۆی وجدانی خۆی خۆی و بەجڕەوەندی خۆی و خۆی و عەقلی خۆی چەند زانیاری ئەدا بەو تیمە بەو بژمێرە لە ترسی سەربازشی لە ترسی باج خەڵک زانیاری زۆری نەداوە کوڕ بچوو کراوەتەوە یا گەورە کراوەتەوە لە تەمەنی ئەسکەری سەرچاوەی دارایی کەم کراوەتەوە و باس نەکراوە من هەندێکم لێ لەسەر ئەمە سەرژمێریمان نەکرد ئێمە خۆمان ینی سەرژمێری دەبواری ینی ئامانی باڵی پشت و کاڵی لە ناوچەکانی جیاجیای کوردستان و کاتەی لە بڵێن حەوتەوە من بەڕێوەبەری ئامانی کرد تا ساڵی 2023 ئەچوونەکە لە هەر شوێنێک سەرچاوەیەکمان هەبوو یعنی کە زانیاری لێوەگری ئەنجومان خەڵکی شارەزار دەمسپی لە کەلار کوڕێکی لێ ناوی جوامێر بوو ڕزای حەمەی کەرەم و حەمەی کەرەم بچیتە سەر خەریتە کۆنەکان حەمەی کەرەم هەیە کەلاری کەلاری کۆن بریتی بووە لە حەمەی کەرەم باوکیشی مابوو مام حەسەن نەمپرسیم ئێمە ئەپرسیم ینی چیتە بووە دیبەر پاکلام خەیار درۆزی بەرهەمت چەندێ بووە چەندت کێڵاوە کاڵک شوتی دەی بووە بەراو بووە چەندت کێڵاوە چەند ڕووبەر چەندت چنیوەتەوە بەڵتان و بەچیلۆ مام حەسەن بەخوا هیچ بۆ خوا کەمە لەبەش هیچمایەت هیچ دەرچێت کاک جوامێر ناو نابوو بەڕاستی جوامێر قبولی نەکرد بۆ خاتر خوا بای ئەوە لەمانە نەفت 6,000 دینار بەس ئێمە هیچ چەڵتویمان فرۆش باوە هەموو شتەکانی ینی ئەمەنە بەبخور زۆر بوو لە کوردستانە مدیری ئیحسای فاو حەبیب بەڕەنزە شابووە من کاک عاسی محەممەد غالیب مەسئولی ئاماری چەمچەماڵ بوو زیرەکترین کەسە لە بواری ئاماری پراکتیکیە لەسەر ئاشتی عێراق نەنووساستی ئەو پیاوەی ناسێت کوڕی حەمەی شێخ غالیبە تاڵەبانیە زیرەکترین کەس و ئەمینترین وەدڵ ئەچێتە ناخی شتەکەوە لە منطقەی ئاغجەلەر و باوەفەتی و ئەمانە بیبەر ناگوی ئەوە نەتەن
ئەو کاک حەبیبە کە مدیری ئاماری پیاوی چاکیش بۆ حەبیب فەرەنسیشا بۆ ڕەتی کردەوە جێڕای وتی چۆن ئەمەنە بەرهەمیان ئەم ئیسلامی کردیانی بۆ نەبەربوو زۆر هەر ئەو حەبیب فەرەنسیشا بۆ یاری ئەمانە خەلیفەی ئامانە هات ڕۆژێکی من موعید لەگەڵ محافزا هەبوو وتی کاک سەردار ئەوانی بچین بۆ ئەو خوارە وتی بۆ وتی بچین بۆ باوم بۆ کەلام بۆ وڵای تەلەفۆن کەس پێگەرەکەی ئامینەخان و مامۆستا بڵێن من ئیشم ناکەوتە پێش دەرەچم با پێ وشتی سەرتا نەیوتی نەیوت بەلوتی ناو نەهێنا گەیشتی وتی بەلوتان نەوێتی ماوەتی لاماندا لە بەلوت یعنی بزانە سیاسەت چۆن خونی هەموو شتێکێک لێوێت هەموو شتێک استیفادەی سیاسی لێکرێت ئەمڕۆژ عێراق زۆر زیرەکن زۆر بە زیرەکانی استیفادەی لێکەن بۆ سەرژمێری ئایندەیەش و تا ئێستاش استیفادەیان لێ کردەوە بەڵام زۆر بە کوپی و بەخشبەیی هیچ باز ناکەن و هیچ ناڵێن وەڵا لاماندا وتی چییە سەرچاوەکەتان وتم ئەم ماڵەیە چوین لە ماڵ نەبوون وتم نمە بارانەواری دووسێ کەس لەولاوان خەڵکی لێ دکیان بڵێ دەتوانین هەندێک پرسیارتان لێ بکەین هەر لە پاڵ کتابەکەدا شتەکانی دەرکرد وتی فڵان کەس چەند هینی هەبوو چەند توتنی هەڵگرتەوە وتی 800 وتی فڵان کەس وتی 80 چیلۆ وتی فڵان کەس وتی ئاوبەتی وتی فڵان کەس وتی 12 چیلۆ هەمووی وە خۆی جا بەمنی وتی خۆت ئامارەت ئەنجامداوە مەریبەر محەممەد ساڵح هەبوو یادی بەخێر ئەشتیاکی خەڵکی زۆر باش هەبوو لە فەرمانگەکانی ئامان مەسئولی ئاماری کردان وتم وە خۆم وایە وتی با وتی ئێستا پێکەنی پیاوێکی دێم مەسیحی بوو زۆر لەسەر تێزانی ئەمە بۆ ئەوان بەرلوود ئاوی نییە بیخواتەوە چەڵتوکی چی چەڵتوکە بێت شەوگەکەی دایما ئاوی تێ بێت دابزن چونکە چەندی سیوان لە جادەکۆنیان نی جادە و ئاسەکە لە ئاستی دەریا بەسترە دابزن برد مەسەلە ئەزانی بۆچی ئەمە ئەو کاتە بوو کە مەسەلەن دوو ئیدارە بوون پارتی وێژێتی لەوێ پاو بنکەی سەرەکی لە لە هەولێر مزەخە و بۆری و شتی وا هاتوو بۆ لاریەکان بەچی ئەدەن ئەوەی ئاوی هەیە ئەوەی لەسەر ئاوە ویستی بیان بەشەکەی هین بخۆش بەشەکەی بەرلوود بخۆن من ئەزانم یانی بەڕەحمەت بێ کاک جەوهەر ئاگای لە منیە کاک جەوهەرنامەی خەڵکی بەرلوود بەڵام ئەو دەست و دایرەی ئەو بێ ئاگای ئەو ویستی بیان ئەو بەشە بخۆزنەوە و نەیەن چونکە وایان حسابە کرد کە بەسە لە بەرلوود باجی کراوە یعنی ئەمەش شتێکی تر لە هەیە ئەنجامەکانی سەرژمێری 47 تەنها لە 7 خشتەدا بڵاو کرایەوە لە دووتوێی 3 بەرگان خشتەکانیان ئەوەی کە گەنگە بۆتانی باسکەم خانەکانیان يعني خشتەی یەکەم عدد سكان كل محلة أو قرية حسب فئات السن والإلمام بالقراءة والكتابة والحالة الزوجية أما هي كم خشتية كم حوت خشتين أبو أماي بنجاو حوت شن خشتين شيء زاهي نمص عليه بيست خشتين بيست خشتين أخو يعني منش قد سد بجدارين كأنا كده والله والحاصل حوت خشتك أمريكا زود قرينة عدد سكان كل محلة هر قرشيك هر جنديك ببي بولينكاني كمان يعني 0 تا إنجارة 5 تا أو هاي إنجارة 5 يعني إنجارة 10 تا أو 5 كيا همو 5 كيا خشتي 5 كهر قرينة السكان الأجانب في كل وحدة إدارية يعني شوان إدارية هر يكي كارجري بكير رقصان جنسية إسرائيلية بريطانية سويدية خشتي ششميش زول قرنا سكان كل وحدة إدارية حسب الديانة خشتي ششم هر يكي إداري ببي آي لا خشتي مثلا يكم خشتي بينجم خشتي يكم خشتي بينجم يدرك يعني ناوەڕۆکی خشتەی یەکەم ژمارەی خشتەی یەکەم خشتەی پێنجەم یەدەکە هەوڵاتی عێراقیەکان دەبێت ئەو گشتیە کە دێ هەموویە دەنووسێت ئێستاش کە دێت هەموویە دەنووسێت یعنی ئەوە نییە بڵێ وڵات تۆ ئینجا لە جیانەکاتەوە ئەڵێ تۆ عێراقی تۆ جاران نەتەوە خەشی قسی
لە 57 تا زمان بەڵام ئێستا کرایە قەومیەت بەڵام بەڵام کرایە قەومیەت لا ئێستا وشتان پیشان دەکەن سوود و بایەخی کارکردن لەسەر شتەکان دانیشتوان مەسەل لە دوان دانیشتوان ژمارەکەی ئەزانی خوێنەوار و نەخوێنەوار ئەزانی خێزاندار و سەڵ ئەمانەی ڕوتیایە بە پێی ناوچە و گەڕەکیش شتەی پێنجەم وتمان ژمارەی بیانیان ژمارە 1 و 5 لە یەک دەکە هەوڵەتیان دەرەچێت شتەی شەشەم نەخشەی ئاینی هەر ناوچە و گەڕەکێک کە لەسەر ئاستی گەڕەک و ناوچە مەسەلە بۆ نمونە لە لادی چەند چەماڵ جوولەکانە مەسیحیە لە هینە لە دوان هەبووە ئەو کاتە یعنی من بەدوایی ئەو نەبوو گەڕەنجامەی دۆزمووەیانە دوو مەسیحیە بووە لە ناو شاری چەند چەماڵ نەبوو لە دەرەوە لە لادیەکان چونکە جای کردوەوە حەسە هەموو ئەمانە پێ دەڵێت یعنی نەخشەیەکی زۆر هەروەها شتەی شەشەم وتمان نەخشەی ئاینی هەر ناوچە و گەڕەکێک ئاستی پەسەندی ئەوانی تریانی تۆ لە شوێنێکا کە کرێی هەبوو واتە پێکۆژیان هەیە واتە یەکبوونەوەی هەیە واتە هاونیشتیمانی بوون ساڵە ئەمە شتێکی گرنگە و ئایندەی ئاینیش بوو نەکاتەوە ژمارەی دانیشتوانی کە بوو بە پێی ژمارەی دانیشتوانی هەموو عێراق بە پێی ساڵی 4,916,295 کە نێ 2,257,345 کەس مێ 2,555 ئەوەیە کە وتمان 300,000 زیاد بۆ 558 ژمارەی بیانیان دەرهێنراوە لێرە بۆ ئەم سەرژمێریە شۆک و چۆن ئێستا سەرژمێری ئەزمموی ئەنجامدرا بۆ ئەمەش ئەنجام دراوە لەکوێ لە شاری نەجەف نەجەف و کات دیوانە اینە سەرژمێری 57 سەرژمێری 57 جیاواز لە سەرژمێریەکانی تر لە ساڵی 47 ڕیاردرا کە هەر 10 ساڵ جارێک سەرژمێری ئەنجام بدرێت ئەمە لە بریتانیا ژوایە لە فرانسا ژوایە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش 10 ساڵ جارێک بەڵام هەندێک وڵاتی تر سەرژمێریەکەی نەک بە ساڵ نەک بە مانگ نەک بە ڕۆژ بە چرکەیە بە چرکە زانیاریەکان ئەچێتە سەر داکای بڵێن نووسینگەی ئامار با ئەوە ناوی بڵین زۆر وڵاتیش ناوی نووسینگەی ئامارە نووسینگە ئامارە مەکتەبی ئامارە ستاتستیکس ئۆفیس یەکسەر ئەچێتە ئەوێ و زیاد دەکرێت بە پێی ئەوە برادەرێ باسی من هەوێکم بۆ دێتە ماڵەوە لێرەش ئەوەتانی کاتە نیشتیمانیەکە بۆ خەڵکی کرد چەند کەسان دەرکان من هەر بۆی ئەێنم هەر ئەڵێ هەفتەیەکی تر ئەی نێرمەوە ئەڵێ 20 ڕۆژی تر ئەی تەسەوڕ کرد ڕائیدێکم بینی پێم وتم کاکەمە بە وەزیر بڵێم بەچێ بڵێم بە مەحەمەدێکا وتی لا ژمارەکەتم بدەرێ ئانی ئەخاوە ئەویشمانی زیاتر تێکڕیوە من 4-5 مانگە تەسجیلم کردووە بۆ ئەوەی هەموو تەواو کردووە لایە بە ئینتەرنێت ناکردووە حجزەکەش ئەلکترۆنی بێت بەڵام ئەوان ئەڕۆن یعنی من خۆم چەند جارێک چوومە بۆ ئەوێ تەماشاکە دوو بڕێ دوو بڕە پڕێکیان پێڵەن محافەزات پڕێکیان پێڵەن کرد محافەزات هەموو کاتی سۆفی ئەوانەی کە دێن کاتی نیشتیمانی دەرەکەن چۆن دەریەکە بڕۆ لای نووسینگەکە پێدەڵە بچۆ لای مختار دەیدێکم بۆ بێنێتە دانیشتووی ئەو گەڕەکەی بە عەرەبی ئەدا مختاری عەرەب بە عەرەبی ئەدا ئەلەم مۆزوعە بۆ ئەم سەرژمێری ئایندەیە کورد و تورکمان ئاشوب ئەگەر پێی بزانن لا ئەخر ئەمە زانی خەمی خۆمانە بەڵام خەمی خۆمان دەبێت بزانین چۆنەیە خۆی ئەگەر تورکمان بینی نەفرۆسەکەەوە من تەسەوڕ کردم چوومە لای حیزبێکی تورکمانی وتم من حەلێک ئێوە باسی ئێمە بکەن وتم وەرن ئێمە ئەگەر ڕاستەکەن وەرن ڕێ لە کوردی شەوی بێت ئێمە ناتوانین بڵێن عەرەب نییە بەڵام ڕێمان لە کورد و تورکمان گرت دەتوانین بڵێن عەرەب بۆ بێت بەڵام ئەگەر ڕێمان لەوان وتم پێم وتم کات من حەقیقەتێک بە تۆ بوو تورکمان بێتە ئێرە لەوێ کەمەکە کورد بێتە ئێرە لەوێ کەمەکە یعنی ڕێژەیەکی دیاریکراوی هێنا ڕێژەیەکی نەگۆڕە بەڵام ئەوان زامزیان هاتنیان لە هیچ وەرە بانزانن تورکمانێ بچێت لە ناسریە بشێت
كنت بروح جرف الصخر بشباس النجم أي بو أم أسايا ديت بو وكل كان يخشنا له غير بالسليماني ولا أم سرجميريا جیاوازەکەی لە سەرژمێریەکانی پێشوو ئەوە بوو وتمان لەوێ بڕیار درا کە 10 ساڵ جارێک ئەنجام بدرێت دوای 47 ئەنجام درا ئەمە پێی ئەڵێن حاڵی حاصل یا باری هەمووکەیی باری هەمووکەیی الحالە ڕاهینە حالەی ڕاهین چییە؟ دێتە ماڵێک ماڵەکە چی تایە تۆماریەکە کوردە عەرەبە تورکمانە هەرچەند ئەمە ئێستا هەرچەند ئەمە مەسەلەن دێت خەڵکەکان نووسێت چەند نێر چەند مێ خەڵکی کوێن هاوڵاتین بیانی تۆماری ئەەکە ئەچێتە زیندان ئەچێتە نەخۆشخانە ئەچێتە مەسەلەن با بڵێین خانەی پیران و بەساڵات جوان خانەی پەککەوتوان خانەی هەتیوان هەمووی تۆمارەکە بەناو و بەتەمەن و بەمە تەنها ئین وەرناگرێن نەتەوە وەرناگرێن بەڵام هەموو زانیاریەکان تر وەرەگرێن ئەم 57 ئەم شتانی ڕەچاو کرد بەرنامە و نەخشە و ئوسلوبەکانی زۆر بۆ بجاو بووە خەڵکیان بۆ ئامادە کردووە ژمارەی ئەوانەی کە ئەنجامی ئەدەن 1912 کەس بووە ڕاستە 1940 کەسی لەوی پێشوو لە سەرژمێریەکەی پێشوو کەمتر بووە ینی فەرمانبەرەکان ئەمانیشدا بەش بوون بەسەر با بڵێین بژمێر و بەسەر چاودێر و سەرپەرشتیار و پشتگەنەر و ئەمانە بەڵام ئەمان سادە نەبوو ڕێنماییان بۆ کراوە ڕێنمونی ینی دەلیلی ڕێنمونی ئەو ڕێنمونیە 15 بەش بووە دابەش کراوە بەسەریانە هەموو زانیاریەکی تیا بوو گوندنشینان کۆچەریان هۆزەکان ینی کەرکوو مەسەلەن داکۆ چی ئەشرەتێکی بوو هەموو ئەمانی تیا بوو من بەشێک لەوانە ڕەنگە هەمووی شتی هەبێت بەڵام پێڵێ نەخشەی داوەتێ یانی ئاسانکاریەکی زۆری بۆ کردووە ئەو فۆرمەی کە بۆیان وتمان لە 15 بەشە دابەش بووە طبعاً هەموو 15 بەشەکە ناداتە بەشێکی بڵێن تایبەتە بە باشوور بەشێکی تایبەتە بە ناوڕاست بەشێکی تایبەتە بە با بڵێین ئەو مەنزوورە بە پارێزگاکانی باکوور باش نییە ئەمە گرنگترین شت ئەمە هەر بە عەرەبی نەبووە بە کوردی بووە بە تورکمانی بووە بە ئینگلیزیش بووە بە 4 زمان ئەم ڕێنمایانە چاپ کراوە فۆرمەکان کە پڕەکرێتەوە فۆرمی زانیاریەکان ئەو زانیاریانە لەسەر 3 جۆر فۆرم بووە یەکێکیان بە ڕەنگیش جیاواز بوو یەکیان سپی بووە سپی بووە ئەمە تایبەت بۆ بە شار و شارۆچکەکان واتە سەنتەری لیواکان کەرکووک سلێمانی هەولێر نەجەف کەربەلا ڕوومالی هەروەها قەزا ناحیەکانیش ئەوی تریان هیم بووە جۆری سجلێک بووە تایبەت بە تۆمارکردنی زانیاری گوندنشینان یەکێکی تریان هەبووە تۆمارێکی ڕەشنووس سۆدەیان پێوتووە ئەمەیان بۆ تۆماری هیم بووە گوندنشینان و هۆزەکان بووە مسۆدەکە یعنی چوە دەوێت زانیاری وەرگرتووە مەسەلەن ئەمانە لە چ گوندێک نیشتەچێن ئیشیان چییە کشت و کاڵە مەڵداریە چەند خەڵک لەودێیایە زەویان چۆنە چەند زەویان هەیە چەند وەرن چەند بەراوە چەند گێمە بەروبوومەکان چییە ئەم زانیاریانە بە شێنەی بە ڕۆژێک نەکراوە بەڵام لە شار و شارۆچکەکان کە لە تۆمار لە فۆرمە سپیەکەیە کراوە بە یەک ڕۆژێک ئەنجام دراوە لە 5 بەیانی دەرچوون ژمێرەکان لە ماڵەکان بوون 5 بەیانی 12 سەعات تا 5 ئێوارە یەکێکی تریان هەبووە بۆ ئەوانەی کە دواکەوتون لە شار و لە لادێش خەڵکێک دواکەوتووە کە وتمان متەخەلیف ئەوانیشیان هیم کردووە تۆمار کردووە لەو سجلەیە سجلێک بۆ شار و شارۆچکەکان سجلێک کە پێوترێ ڕەشنووس تێنووسی ڕەشنووس یعنی سجل المسودە بۆ لادێ و دێهات
سجلێکیش بۆ ئەوانەی کە دواکەوتون لە بۆ ئەمەیش پرۆسەیەکی ئەزمموی ئەنجامدرا لە ڕۆژی چواردەی شەشی 57 پرۆسەیەکی ئەزمموی ئەنجامدرا لە شاری بەغدادی سەر بەلیوای دیانە بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە هەموو هۆکارەکانی ڕێگەیانیان خستەکە تەلەڤیزیۆن، ڕۆژنامە، ڕادیۆ، هەروەها هەنایان بۆ پیاوماقوڵان و بۆ ڕیسپی و بۆ ئەمانە کە هانی خەڵک بدەن نەک هەر بڕۆن بەدەمیەوە چونکە وانتوان لە چەماڵەکان بەڵکو زانیاری دروست بدەن. سەر ژمێریەکە بەرەبەیانی ڕۆژی 12/1957 دەست کاتژمێر پێنج بەیانی دەستی پێ کرد شتێکی گرنگ هەرچی نەرێنیەکانی سەلبیاتی سەرژمێریەکانی پێش و بەتایبەت سەرژمێری ساڵی 1947 بوو هەمویان دەوێت تەواو یعنی نەیانێشتە و کەمکۆرانە بەڵام خۆشی بێکەمکۆری نییە با کەمکۆڕەکانی خۆی ژمارەی دانیشتوانی عێراق بەپێی ئەم سەرژمێریە 6,339,960 کەس کە نێریان 3,185,170 کەس بووە مێش 3,154,843 کەس کە زۆر نزیکن لە یەکەوە ینی ئەوەی کە گرنگە لەم سەرژمێریە جارێک خەوشەکانی چییە؟ زمانی دایشی بەکارهێناوە زمانی دایک کورد یاریازەرەوی کردووە چونکە کورد هەبووە مەسەلەن دایکی توکمان بووە بە توکمانی قسەی کردووە بە توکمان نووسیوانە هەر لەبەر ئەوەشە کە لە کەرکووکە کورد لە ناو شاری کەرکووکە نەختێک کەمترە نەختی ژمارەکەی هەیە بەڵام لەسەر ئاستی دیواکە کورد ئەو عەرەبانەی کە لە دەروی کەرکووکەوە هاتووە ئەو عەرەبانەی کە لە وڵاتە عەرەبیەکان و ئەفریقیەکانیشەوە هاتوون لی دەرکەی هەموو لێ دەرکردووە ینی هەموو لایە کورد نزیکەی 52 لە سەتای شاری کەرکووکە لە ساڵی 57 نزیکەی یەکێکی تر هەڵەی پۆلێمکردن تۆ پۆلێری ئەەکەی مەسەلەن ناڵێ ساڵێک بۆ 5 ساڵ ئەڵێ سفر تا کۆتایەکەی دانانێ سەوانێ بۆچی چونکە 5 دانە ناچێت جارێکی تر 5 لەوێ دامێتەوە ینی تا سفر تا 5 ساڵ یەک ڕۆژکەم وەک ئەوەی کە قووەی عیدام بەسەر 18 ساڵ ئەگەر جێبەجێ نەکرێ ئەگەر ڕۆژێکی کەم بێ ناکرێت ئەمیش ئەم پۆلی یەکەمە سفر تا ینی تا 4 ساڵ و 364 ڕۆژ ئەگەر ساڵەکە قەڵەو بێت تا ساڵ 3 ساڵ 4 ساڵ 365 ڕۆژ چاوزەیە پۆلی دووەمیان لە 5ەوە دەست پێەکە تا 9 ساڵ و تا 10 ساڵ ڕۆژەکە پۆلی سێهەم لە 10ەوە دەست پێەکە تا 15 ساڵ ئەمان هەڵسابوون مەسەلەن ژنێکی زۆر لەو سەردەمەیە ناوی تەمەنی خۆیان قەست بە هەڵەیان نووسیوە 41 ساڵ بووە ئەو لامە یعنی وانێ معلومات دامە 41 ساڵ بووە وتێتی 31 ساڵ ئەمیش نەیکردوێتە سیوە بۆ ئاسانکاری پێ ئەڵێن هەڵە باسنەیەکان چی سفری دانەوە 5 دانەوە سفری دانەوە ینی بۆ نمونە کردوێتی بە 30 ساڵ 29شی بە 30 نووسیوە 31شی بە 30 نووسیوە بۆ کار ئاسانی هەروەها 42 بە 40 نووسیوە 44 بە 45 نووسیوە بە 44 نووسیوە ئەمە ڕەچاو کراوە ئەمە هەڵە بازنەیەکانە هەڵەی سروبە هەڵەیەکی تر هەڵەیەکی تر لەو بینەیە لەو سەرژمێریە شتێکە وتمان 20 خشتەیە خشتەیەکیان تایبەتە بە پیشە خشتەیەکی تریان تایبەتە بە پیشە سازی لە خشتەی پیشەیە تا 5 ساڵ کەمتری دەرهێناوە تا 5 ساڵ کەمتر چونکە پیشەی هەیە بەڵام ئەگەر کتابیش بێ پیشەی هەیە ئەمە زانیاریەکمان لێبوونەکە مەفروض وایە هەبێت یا هەر هەموو ئەوانەی کە ئیشیان هەیە بۆ هەمووی ئیش نەبووە هەمووی دەربکات بۆی لێمان عیان بێت یا ئەمە هەڵەیەکی تر هەڵەیەکی تریان مەسەلەن بۆ پیشە و پیشەسازی جیاوازی چییە یعنی چۆ کردوێتە دوو خاڵەوە دوو جیاودەوە
دوو خانەوە یەکەمیان خۆی ئەو پیشانە مەسەلەی گەشتیاریە جوتیاریە مەڕەوانیە لەولاوە بە پێی داتای بڵێن بە پێی فۆرمی نەتەوە یەکگرتوەکاندا بەشێکی هەیە بە بەڕاو شکار و ماسیگرتن دەست پێەکە بە تعزیم کۆتایی بێت پێڵەن دەیەکان حەشەرات حەشەرەی یەکەم و عەشەرەی دووەم و عەشەرەی سێم ئەمە بە پێی ئەمە چووە دووبارە ئەمەش ئیزدیواجێکێک دروست دەکات بەڵام لە هەموو حاڵەتێکە هینێکی باش بووە ئەو خشتەیەش کە وتمان ئەو دەیانەی کە دانراوە لەلایەن نەتەوەیەکگرتوەکان لە خراوی کاری نێودەوڵەتی ILO دایناوە کە ئەڵێن پۆلێن بە پێی هینەکانی بە پێی یەکەکانی پیشە لایەکی تریشەوە پیشە بەتەنیا پیشەسازی پیشە تەواو حەز ناکەم یعنی کەم و کوڕ بێ بەڵێ ئێستا پێتان دەڵێ کوردی کوێدانەوێت کوردی کەرکوو عێراق دەرنەکردووە ئەمە باسی کەرکووکمان کردووە بەڵێ بەس من ئەوەتان پێڵێن مەسەلە لە ساڵی 21 با من ئەوەت عەکس بکەم تەنها کوردی ویلایەتی مووسڵ تەنها هەموو عێراق ئەو ساڵ 2 ملیۆن و نیو کەس لە سەرەتای هەر کوردی ویلایەتی مووسڵ هەموو ویلایەتی مووسڵ 792,000 کەس تەنها کوردی ویلایەتی مووسڵ بەدەر لە بەدرە و جەسان و زەرواقی و ڕابات و کوردە فەیەکانی بەخاو هەموو ئەمانە تەنها کوردی ویلایەتی مووسڵ تەنها تریشیە 20 لە سەدای هەموو عێراقا تەنها کوردی ویلایەتی بیست شتێکیش دەکا تەنها کوردی ویلایەتی مووسڵ یعنی ئەوانی تری بخەیتە سەر شەش حەوتێکی هێنێت ناچارەک زیاتر بوو بە دنیایی سوودەکانی سەرژمێری چییە؟ یەک ئەمە پۆلێنی کردووە مناڵانی خوارد یەک ساڵ ئەزانین بۆچی ئەهمیەتی هەیە بۆ مەسەلەن مناڵ ئەو کاتە لە تەمەنی یەک ساڵە زۆرترین ڕێژەی مردنی مناڵ بۆی دەرمان و چارەسەر بۆ دۆزیوە و دەرمانیش بۆ کەمیەتە بێنن کە مناڵان دووهەمیان بۆ بەرنامە ڕێژی سێهەمیان زانینی قەبارەی هێزی کار چەند کەس لە ڕێکی کارکردندایە چوارەمیان خانەنشینان دەزانین ئەزانین ئەم ئاقارە مەسەلە بزانێت لە فەڕەنسا کێشەیەکی گەورە ڕوویدا مەسەلەن کە تەمەنی هینیان خانەنشینیان بەس کردەوە حکوومەت سەرەتا دایان لە 62 بوو کردیان چونکە بۆچی ئێستا کە کراوەتە 60 سەرڕای ئەوەی تۆ مەهاراتێکی زۆرت لەدەستەچێ خەڵکیی زۆر شارەزا و کارامەت لەدەستەچێ کە یعنی خەزینێکن گەنجینەیەکن لە زانیاری و لە ئوسوڵی ئیداری لە معریفەت سەرڕای ئەوە تۆ بارگرانیەکی زۆری داراییشێتە سەر دەوڵەت ساڵانە کۆمەڵی خەڵکە چێتە سەر ئەو لەشکرە کە بەبێ ئیش و کار پارە وەرەگرێت چوارەمیان ئەمە بۆ شنان زۆر مهمە ڕەگەز نیمێ لە تەمەنی زاوزێدا ئەزاندێ ئەمە بۆ بواری تەندروستی بۆ بواری پەروەردە بۆچی پەروەردە نەکەر بۆ خۆی ژنێک ئافرەتێک لە تەمەنی زاوزێ بوو یعنی تۆ ئەبێ حسابی مەکتەبی پۆلێک بکەیت کورسیەکی پۆلی قوتابخانە بکەیت بۆ ئەو مناڵان پاش 6 ساڵ بکەیت یعنی ئەمە تەختیکی خەمسیە و عەشریە و مامناوەند و درێ اینجارە بۆ خۆراک یعنی ئەوتانی مەسەلە مناڵ تا 1 ساڵ لێرە شی لێدرێتێ هەروەها خەڵک زیاد دەکات و زاوزیەکە ئەمە 15 ساڵ 20 ساڵی کرد خانووی ئێوە نیشتە جێ دەبێت با بینە سەر ژمارەکان سەر ژمێری 57 لە قەزای مەرکەزی کەرکوو عەرەب نێرومێتان پێڵەن 15,008 کەس بوونە مێ 12,190 کەس خۆیان لە 57 شاری کەرکوو سەنتەری شاری کەرکوو حەسب کردی عەرەب نێریان نێرومێ باسەکەم دوایی بۆ نێ 15,008 مێ 12,190 کۆیان 27,127 ڕێژەیان 24 پۆلی دەسەڵات 13 دەسەڵات کورد 21,281 نێر
18766 مێ 40047 کەس بووە بەپێی ئاماری فەرمی عێراقی 35.62 لە سەدا بووە کە کوردێکی زۆر بەغەیرە کوردی نووسراوە. تورکمان 22564 گەورە بژمێرەکان ناوی ڕەمزی کوردوان بووە، یعنی حتا ئەگەر چوو بێ کوردێکی بە تورکمان نووسیوە سوێنەکەشی ناشکێت لە وڵاتە لە شەکریاتە ئەڵێ من سوێن خواردۆ لێ بچیۆ بە تورکمانی قسەی لەگەڵمان ماڵمان بە تورکمانی قسەیە ئەوە تورکمانی بزانێ بە تورکمانی کوردی من ئەوم بیر نییە بەڕاستی منەوە من یەک دوو ساڵ لە کاک عادی مناڵ کرد ئەجینای من ڕەفیقی مناڵی چاو لێیە ئەوە و بژمێری کوردمان زۆر کەم بووە چ جای سەر ینی سەرپەرشتیار و پشکنەر و ئەوە بووە ڕەفیقی کوردمان ئەسڵەن کەم بووە. باشە کورد 21281 نیە 18766 مێ 40047 کەس ڕێژەکەیان 35.62 لە سەدای تێکڕای دانیشتوانی کردبوو ساڵی 57 بۆ دیوای کرد بۆ قەزای کرد قەزای مەڵبەری. تورکمان 22564 مێ یعنی 1000 مێیان لە 1000 مێریان لە مێرەکانی کورد زیاتر بووە 22000 ژنیشیان ژنیان لە پیاو زۆرتر بووە یعنی ئەمە شەر خۆی نەخنی جیوی 22542 مێ هەمویان 45306 کەس بوون واتە تێکڕای ئەوە 5294 کەس لە زیاتر بوون لە تورکمان بەم جۆرەش 40.34 لە سەدای دانیشتوانی کردیان پێک هێناوە بەم جۆرە دیوای کردبوو بۆ خۆی کورد نزیکی 52 لە سەدایە ینی دلیلی ئەوەی کە مەسەلەن هەموو شتێکیان هەمە ئەوەشم هەیە ئەزت ئێویشتان نازم خانم پەلەی بوو کاتی پرسیار نەمایە پرسیار فەرموو من وەڵامە دەبوو پرسیارەکان بنووسە پێشەوەی مامۆساوەتان بۆ دەربێنێ بۆ گەنجەکان بەدایەتی لە ئێستاوە حکومەتی عێراقی خەریکە داوای بەکەلوێسی شەکە حەسڕەن بۆ سەرژمێری بۆ ئەوەی لە ئێستاوە 500 کەسداری شوابزانن موچە ئەدا و نازانم چی نابێت لەبەرەوەی دەوام من ئەم زانیاریە قانون صدام وتی القانون مطار شلون ما نريد نمطه اوي نمطه ولاية هي كركوك لصالي 57 على 27000 هشتاودون لپاشتوەکانی کردبوو لە شاری کەرکووک لە پاشتوەکانی کەرکووک 493 کۆی گشتی دیوا 120 بۆ کورد هەر ژمارەکانتان پێ بڵێن ئەوەی کورد ئەوەی کە عەرەب بوون بێگانەکانی ئەولامان دەرنەکردووە 49.3 بووە تورک 21.79 بووە کردانی و سریانی لە نیو کەمتر بووە بەڵام ئەمە هەموو مەسیحەکان نییە یعنی من سەرچاوەیەکم دەستکەوت المەسیحیون في العراق سعد سەلوم داتای باشی دەستکەوتەوە بۆ مەکتەبە پێویستانەکەیەکەن تو سێ کتێبی هەیە ئەوە شتێکی لەسەر کەمینەکان هەیە شتێکی لەسەر فعلا کورد و کەمینەکانی تریش نووسیوە ئەوانە بۆ نووسەوەی کتێبخانەی گشتی زمانەکانی تر 418 کۆن لەسەر ئاستی لە ناو شاری کەرکووک بوونە و لەسەر ئاستی دیواکەشان ئەوە نەبوونە ئەویش یەک لەدا لە سەدان بووە یەک لەدا لە سەدان بووە ئەمە لە ساڵی 1950 دەست خۆش بێ وەکو ئەو ژمارانەی کە نووسیان ئەکرێ بۆ هەر کەسێک ڕەوانەیەکەی لە دوو دەقە یان سێ دەقەیە
چی بکەین بۆ ئاماری ئایندە ئێمە وەکو کورد جوێگایان ئاگامان لە هیچ لەم ئاماراتە زۆر بەرزیدارە وەکو من سەرەتا باسم کرد کۆمەڵە لە خەڵکی کەرکوو نفوسی بۆڵیوە کاکە چۆتە هەولێر مستەمەری لەوێژێ بەشێکی باش ماون دێن ئێستا ژماری لەوەیە مەیدا ئاوارە بکاتی بۆ تەقیم مناڵی لە جامیعەیە هەر ناریمانیە دێتەوە لێرە ئارزوو قەوشتەکەی وەرەگرێ باشە نفوسەکە ماوە بەڵام بەشێکی زۆر من ئەزانم من لە قسم کەسوکاری خۆشمەوە نفوسی بۆڵیوە بۆتە هەولێر مستەمەری يعني لكاشي چی چیە ئەوە ڕاستە کە مامۆستا عادی زۆر ئێمە وەکو هاوڵاتینا بەڵام حکوومەت دەتوانێت من ئەمەم عەکسی جەنابیمان جەلال کرد عەکسی کاک مەسعودم کرد من پێشنیازێک لە 2010 ئەبوو سەرژمێری بکرایە لە کەرکوو باشە من پێشەوە چون بینیانم ئەمە فۆرمی سەرژمێرێکەیە کە قەومێتی تایە خانەی نەتەوەی تایە ئەوەی من پێشنیازم کرد بە نووسینیش دامنێ بەوان نابە دەستە باڵاکانی هەردوو حیزبی باڵا دەست مەسەلەن ئەو کاتە سەنتەری من نەکرا بۆ شبینی نەکرا وتم بێن لەوێ دەوات هەوڵە بیکەنە کردناڵێکی نیشتیمانی بە سەیارەیانیانە هیچ مەسەفێکیان پێ نەکرد چێش لێ بدرێ ینی ئەمە شتێکە هیچ مستەحیل نییە ڕئیس عەشیرە تێگەیکە ئێستا وەدانی حەربوسی و مەسەلەن خەمیس خەنجەر و هین ئەمانە دەیان شتی لەم بابەتە ئەکەن خەڵکەیە ینی لە ئاستی شەخسیە و ئەمان بێن لەوێ خۆیان کەنەوە بۆ سەرژمێرێکە تەنها بۆ سەرژمێرێکە ئامادە بن بەسە ینی جارێکی من ئەوەی کە وتم ئەمە ئێستا ناکرێ وتم خانوویان بۆ بکڕن بیکەنە ئەسپۆیان بۆیان بیکەنە ناویان ڕوونەی بێنەوە هەنەکەیان بە قسەوە وتی چۆ لەگەڵ ڕزگار عەلی قسە بکەن بەنەس پێبینمان جەلال عەدل لەگەڵ ڕزگار عەلی قسە وتی کاکە خانووکانمان لێ زەوت چۆن زەوتیەکەن وتم کاکە وتی ئەگەڕۆنەوە وتم ئەڕۆنەوە چایان دەرات بەس لە کاتی سەرژمێرێکەیە مەسەلەن با دین بێنێت وجودی هەبێت خانووەکەش وتم من یاسایی من بکەن بە دینی خۆتان وێنەری خۆتان یاسایی خۆتان خانووکە ڕەهنی حجزی تەمینیە خەیتە سەر تۆ پارەت داوتێ ناتوانێت تەسەڵفی ناتوانێت بگاتە کرێژ بێت جا ئەمە ئێستا چی بکرێت ئەو دوو حکوومەتە و ئەو دوو حیزبە بە دەرەجەی یەکەم کوردەکانی ئەوێ بنێن بڵێن ئەگەر نەچنەوە هەموو ئیمتیازێکی هەیە حکوومەت دەکەین وەکو عەرەبەکان وەکو تەنها بۆ ڕۆژی سەرژمێرێکە با لێرە دوو ڕۆژ پێش سەرژمێرێکە بێن دوو ڕۆژ دوای ئەوە بگەڕێنەوە هەموویان بنیان هەیە لێرە هەموویان ماڵ خانوویان هەیە من خانووم هەیە خانووی نەداوە ینی معقولە من بڕۆم لە هەولێر خۆم ناوموسەکەم بە چی ویژدان چ کوردایەتیەکە بە چی دیعایەکە بۆ عەرەب توانای ئەوەی هەبێت تاقەتی ئەوەی هەبێت بێت لێرە هیچی نییە لەسەر زەوی و ڕوود خۆی تۆمار بکە بۆی بێ ساواتوان بە خاک وڵات ئەمە یەکێک دووهەم هەوڵ بدەن حەقی قەومیەت بگەڕێتەوە ینی كاستاغور كل أمور دا عرب كجيلي كداوي كتني سجمري وفيها فهم زارك كل تنيا وابتا نكتب ولا قبول ما نيا أجمع توجيه ناتوانێت يعني ماني في بيت ناتواني لا ئەوەیە ناتوانێت بەڵام من پێم باشە ئەمە نەکرێت بکرێتە بنەمای تەڵبیق ینی کورد بۆچی کەمی کردووە عەرەب بۆ زیانی کردو با بیکرد بەڵام با نەتەوەکە بنووسێت بۆی دەرکەوێت ئێستاوان بۆ نایانوێت بینووسن بۆ نایانوێت بینووسن لەبەرەوەی کردەی خۆیان ئەزانن چەند عەرەب هاتووەتێ مەسەلە لە ئەحداسی سامەڕا من مدیری مافی مرۆڤی عێراقی بووم لە ئەحداسی سامەڕا عەرەبێکی زۆر هاتێ لێرە تێگەی ئێجادە لە داعش هات عەرەبی سونە و شیعە لە شوێنی خۆیان شەڕەکەن لێرە مشکیلەیان نییە پێکەوە هەڵاکە ینی کەچی جا من بەنەس ئەم قسەیان بگرت وتم جەنابی مام جەنابی کاکتەرێکە و بچیان لە 2004 ئەمانە وتم ئەمانە ینی عەرەب و تورکمان ئاشور میزان یەمین یەسار ئیسلامی ئیلحادی ئەمیان بەرامبەر کوردافن بەیەک ئایا ئەو کوردەی لە ئەسڵ و ئەساسایە کە ناتوانێت گەڕێتەوە بۆ یەکی دیکەی کورد وتی من 100% ینی هیچ کارێکی بەڵام
چی کرا لەسەر ئەرزی واقع ئەوە ملیۆنە مالەکە حەلیب کاک کاکستا من یەک شتێکە من بەڕێز باس من یەک شتێکە من سەرۆکی ئاوارەگا هەموو ئاوارەگەڕاوەکانی کەرکوب بوو بە دەزوری کتابی حافزی جاپێش و کاک ڕەحمان مستەفا و لەگەڵ مستەر ڤاڵیدەی کەریملێکی دانیشتوانی بوو لە هاوپەیمانان لەناو محافەزە من هاوپەشێرانێری ڕئیسی ئاوارەکان ماوەیە کاک جەلال بڵێ کاک جەلال ئەوە لە دوایەمە من سەرەتا کرد بەژاردن بووی نوێنەری ئەوە هات حاکم هات هەڵبژاردنرا من داوام دەست کاک فەرید و دانیشتبوو بوو فەرید محمودکارت مەکتەبی سیاسی بوو لای کاک مستەفا من وتم باخان بگرێ بە شەریکات هەیە بە مانگێک شارێک یعنی بەڕاستی من بداست داوام کرد هەموو معسکەر خالید و لەگەڵ فەیلە بکرێ بە دوو شاری گەورە من پێیوت پێشنیازەوە کرد بۆ یەکێتی بۆ ئەو کاتجا جەوتم بۆ خانوو بدرێ بەو کوردانەی بێنەوە ئیجبار بکرێنەوە بە وتم بە چوار فۆڕم حەقیان پێ بڕۆکەن یەکی لای حزب بمینە یەکی لە تاپۆ بۆ فریانەکەی سەسانی وەهنی تەمینە لەسەر خانووکەی پارەت داوەتی کاکستا چۆن سەڵتان بۆ پیشوەی عەرەبی هێنا هەمووی مادەی هەموو ڕژمارە چونەدوو بوو بۆی نەبوو بیفرۆشێ وتم ئەویش مادەیەکی بۆ دابنا لە تاپۆ کەس بۆی نییە بیفرۆشێت لا فرۆشێ هەموو شتیشی ئەگەر بێت و لە ناویشی نەبوو هەمووی داتاکە نیە هەمووی هین بکرێت وتم هەمووی پێ هەربوو بکرێتەوە ئەم شێوازە بەڵام نەکرا ئەوەی من چوو لە دەستمان چوو من شتێکی ترم کرد بەڵام ئەوە کرا یعنی طبعا کەسێک مختص نەبێ نازانێ ئەوە چییە مثلا هەنێ شوێن لەسەر ناوکردنەوە ئامان ناکرا فەیلا بارودخانە شۆرا و شۆرانە بۆ چاوپیچی بۆچی ینی من کوڕاستەکانم هەموولا بۆ خوێنمە کوڕاستەکە ئەڵێ ئەوەی لە تەسمیمی ئەساسیە بێ ئەمە وەزارەتی پلاندانان دەڵێ ئەوەی لە تەسمیمی ئەساسی کەرکووکە نەبێ لە دەرەوەی شارە نووسێ دەرەوەی شار بوو ئێمە من هەڵسان مزەکرەیەکم نووسی زۆر بە کوردی نووسەیەکی بەدەستی کۆمکردن دامە دەست حاکم قادر مام جەلال لە ڕئیسی مەجلیسی حکم بوو لە مەجلیسی حکم بوو جیازەکەی بان کرد بە نووسکەدا وتم ئەمە کاک عەبدوڕەحمان ئەمەی پێ حەل ناکرد باری گران ناکردم نووسخەیەکیشم کرد دامە دەست سەڵاح دەلۆ کە برادرم بوو وەکی وەزیرمان بوو وتی بەدەستی خۆم ببوومە بۆ نووسی لێسەوە وتم ئەمە فعلا ئەمەیان کرد ئەمانە فەیلا بارودخانە بەنجەعەلی ئەمانە هەموو لە دەرەوەی تەسمیمی ئەساسی کرد من خۆم لەوێ ئەو کات لە پارێزگا بووم ئاگام لە هەموو شتەکان نەبوو یعنی ئەمانە فعلا ئەمەیان ثابت کراوە لەناو کردوکرد بەڵام یەک شتێکیش و کاتێ ئێمە لە ئەنجومەن دامان کرد مەسەڵەن ئەنجومەن غازی بوو لەسەر بەنجەعەلی لەسەر فەیلا بەس لەسەر بارودخانە و لەسەر تەنانەت دوای فێداگریمان کرد دەنگیشیان پێدا ئاوارەکان جێنشین تاوەکو خامیان بۆ دیسەکە فەیلا بارودخانە منیش معسکەر خالیدی ئەنجومەن بڕیاری ئەنجومەن لای وەزارەتی پلاندانان نایکووە ئەبێت مەرسومی بۆ دەربچێت ئەمانە لەسەر تەسمیمی ئەساسی کرد فعلا ئەمە بەستم ئەوەیە یعنی ئێوەش دەستان خۆش بێت یعنی من ئەمزانی دەردەکە لەکوێیە فعلا هەڵسان خستیانە سەر کرد ئەوە ئیشێکی باش بۆ ئەوەیان کرد یعنی ئەوە من نەزانم یعنی جناب يعني استقبل كيفنياتك يعني بو انت دامانه بين الزراري كلها بدابتي كركو ما ليس ضد تطبيق نكراوه من پێش مانگێک چاوپێکەوتنێک بەرنامەیەکم هەبوو لە تەلەڤیزیۆنی کردبوو ئەوەی سەعدنا ئەوەی پێش ئەو فارس عەرەبەکە بصوت عالی بەرنامەکە پرسیارێکی لێکردن جا وتم ئەو پرسیارە چێم لەگەڵا بوو لە بەخاوە ڕاستەوخۆ لە وەزارەتی پلاندانان وتەبێژەکەیان عەبدوزەهر الهینداوی وتم ئەو پرسیارەکانی دا پێم وتی ئەمانە هەموو پرسیارێ وەڵامە دەمەوە بۆتان بناتمایە وەڵامکی نەهاتووە وتم نا ئەوەی ئەم سەرژمێریە ئەکرێتە بنەما بۆ چارەسەری مادەی ١٤٠ وتی نە وتی نە ئاخر خۆمە ئەمە یعنی هین نییە بێ مەسرەفێکی تر بکرێتەوە بۆ ١40
من پێم باشە ئێستا قەومیەت ئضافە بکرێت هەوڵی ئەوە بدەن چونکە من خاناکرێتەوە هەموو بە پەنجەکانی پێ و بە پەنجەکانی دەمۆریان کردو کوانە باشە و بەسەریان ناتێپەڕیوە یعنی ئێمە پێمان وتون بەڵامەوان نەگوێ لە خەڵکەگرن نەشتیان دەبیرە من زۆر شتم پێ یعنی ڕاستەوخۆش پێم وتون لە کەناڵەکانیشەوە یعنی جارێکی لێ پرسیم بۆ عەرەب زیادەکە لە کەرکوو عەرەب زیادبوونی دانیشتوان کۆمەڵی فاکتەر هەیە یەکیان پێ وترێ زیادبوونی سروشتی زیادبوونی سروشتی بریتیە لە ژمارەی لەدایکوان لێی دەرچێت ژمارەی مردووان ئەمە ئەخرێتە سەر ئەو ژمارەیە کە هەیە لە سەرژمێری بێت لە تەقدیر بێت لە هەر شتێک بێت ژمارەیەکی تر پێ وترێت زیادبوونی میکانیکی زیادبوونی میکانیکی چییە؟ ئەوەیە کە خەڵک دێتە ناو و خەڵکیش دەرەچێت ئەوانەی کە هاتوون ئەگەر زۆرن ئەوان زۆرترن ئەوەی لێی دەرەچێت لێی دەرکە ئەوەش دێتە سەری ئەمە زیادە میکانیکیەکەیە ئێمە لە کەرکوو بە میکانیکی زیاد بووە بە سروشتی زیاد نەبووە من ئێستا هین نییە کات نییە ئەو باسکەی بەڵام یەک دوو شتی ترم هەیە یعنی یەک دوو بابەتی ترم هەیە بۆ کۆر حەزەکەم ڕای جەنابتان بزانم یەکێکیان 30 ساڵی تر یعنی لە 57 بۆ 87 کەینە مادەی یەک کۆڕێک یەکێکی تریان باس لە وتەکاریەکان یعنی مەسەلە بۆ هەتا 2023 تا 2023 دەبێت ئێستا بزانم هەمە 2034شم هەیە تا ئێستا جۆ بگرن من ینی نایشارەوە ئێمە جۆری میکانیکیەکەی زەرمانە بۆ زۆر دێ و ئەوەیش ئەڕوا میکانیکیە کورد نەشوا هەرسەر کوردیش ڕۆیشتووە نەڕۆیشتوە بەس بۆ هین دێتە ئێرە هەفتەی 4 ڕۆژ دێخۆی و سارێ دێتانی ئەوڕۆدەمەتەمنانە خۆلێدا ڕات و ئاگای کرد دنیانی بەمێزان بابەتەکە زۆر هەڵەگرێ وەکو مامۆستا ژانەژەی پێکرد کۆڵی تری وەبەستین هەر جاری تەبەرێت و گەرمایە دەستان خۆش بێ ماندوو نەبن دەستی دکتۆری شەگوشین ماندوومان کرد ئەمڕۆ زۆر سپاس بۆ زانیاری و داتاکانت و ئێوەش دووبارە و سێوارە Thank you.